سەرەڕای ئەوەی لە بەنداوی دەربەندیخان ساڵانە پلانی کۆکردنەوەی ئاو دادەنرێت بۆ بەرهەمهێنانی تەزووی کارەبا، بەڵام بەبێ سوود وەرگرتن لە ئاوی کۆکراوە لە سێ یەکەی بەرهەمهێنانی تەزووی کارەبا تەنها یەکە کاری دەکرد و بڕێکی کەم تەزووی کارەبای لێ بەرهەم دەهات. بەڵام دوجار وێزگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەندیخان چووە ژێرباری ئەو ئەرکە و چاکردنەوەی یەکەیەکی کارەبای لەسەر دەستی تیمی ئەندازەی و تەکنیکارانی وێزگەکە بەسەرکەوتووی ڕاگەیاند. ساڵی پار بەهۆی هەندێک کێشەوە لە یەکەکانمانە، یەکەی ژمارە 1 و ژمارە 2مان لە ئیشانە بوون، بەهۆی زیاتر کێشەکەمان سیانە بوو، سیانە نەکرابوو یەکەی ژمارەیەک خستمانە سیانەوە، یەکەی ژمارە 2شمان گرفتێکی گەورەی دروست بووە. یەکەی ژمارەیەک توانیمان بە هەوڵ و ماندەبوونی ئەندازیاران و تەکنیکاران و کرێکارانی وێزگەکەمان توانیمان یەکە بخینە گەڕ و دوێنێ لە سەعات 12 نیوەڕۆ یەکەمان خستەوە گەڕ بە توانای 6 مێگاوات توانیمان بەرهەمی کارەبا بخینە تۆڕی کارەبای هەرێمەوە. یەکەی ژمارە 2شمان حاڵی حاضر کۆمپانیایەکی ئێرانی بە هاوکاری تیمەکانی خۆمان ئەو گرفتانەی کە دروست بۆ لە ڕێنا خەریکی چارەسەرکردنی ئومێدمان هەیە لە 2 هەفتەی داهاتوە ئیشەکارەکان تەواو بێت و ئەوش بخینە گەڕەوە و بە 6 مێگای ترەوە بێتە ناو تۆڕی کارەبای هەرێمەوە. لێپرسراوی یەکەی ئیشپێکردن لە وێزگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەندیخان ڕایدەگەێنێت چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ئەو یەکەیە بە بەشداری تەواوی تیمەکانی نۆژەنکردنەوەی وێزگەکە بووە و بەکارکردنیشی بڕی 6 مێگاوات کارەبا دەچێتە سەر تۆڕی دابەشکردنی کارەبای هەرێم. یەکەی ژمارە یەکمان بەهۆی ئەوەی کە زیاتر لە 12,000 کاتژمێر ئیشی کردهبوو خرایە ژێر چاکسازیەوە بە هەوڵ و ماندووبوونی کارمەندە بەشە تەکنیکیەکان توانرا چاکسازی تێدا بکرێ و بخرێتەوە گەڕ بە توانای 6 مێگاوات لەبەر نەبوونی ئاوی پێویست کە ئێستا 6 مێگاواتمان لێبار کردووە. وەک ئەندازیارانی وێزگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەندیخان ئاماژەی بۆ دەکەن لە توانایاندایە چارەسەرکردنی بەشێکی زۆری ئەو گرفتانە لە ئەستۆ بگرن کە لە وێزگەکە ڕوودەدەن، بەڵام بەمەرجێک پاڵپشتی تەواو بکرێن. لە پێشتردا چەندین خولکرابەوە بۆ ئەندازیاران و تەنانەت تەکنیکارانیش تایدا بەشدار بوون بۆ ئەوەی ڕاهێنان لەسەر سیستمی ئەم سیستمە نوێی کە بۆ وێزگەکە دانراوە خولی ڕاهێنان ببینن. بەڵام ئێستا ئەوە ئەتوانین بڵێن فترەیەکی زەمەنیە ئەو شتانە لێرە نەماوە و ئێمەش داوا ئەکەین کە لە وەزارەتی کارەبا و لە بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی بە تایبەتی کە پاڵپشتی زیاتر بکرێن بۆ ئەوەی بتوانین بەرهەمێکی زیاتر ببەخشین بە کارەبای هەرێمی کوردستان. سەرەڕای بەگەڕخستنەوەی ئەو یەکەیە هێشتا یەکەیەکی تر لە ژێر چاکردن و نۆژەنکردنەوەدایە کە بەهۆی گرفتی گەورە بۆ چاکردنەوەی ڕادەستی کۆمپانیایەکی ئێرانی کراوە کە پێشبینی دەکرێت لە ماوەیەکی کەمدا کارەکانی تەواو بکرێت و تەزووی کارەبا بەرهەم بهێنێت. فەرامۆشکردنی بەرهەمهێنانی تەزووی کارەبا بە ئاو کە تێچووی نییە لە کاتێکدایە کە حکوومەت بەو وێزگانەوە سەرقاڵە کە بە نەوت و غاز کار دەکەن و تێچوویەکی زۆری دەوێت لە کاتێکدا داهاتی کارکردنی تەنها یەکە مانگانە بڕی 1 ملیۆن دۆلار دەخاتە سەر خەزێنەی حکوومەت. ئەگەر بە کەمترین نرخی مێگاوات یا کیلووات حساب بکەین ئێمە هەر یەکەیەکمان ئیشکات تەنها یەکەمان هیچکە بە توانای 8 مێگاوات ئێمە مانگانێت 1 ملیۆن دۆلار ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە ئێمە یەکەکانمان هیچ سوتەمەنی بەکارنایێنین و هیچ مەسرەفێکی تیانێت تەنها کولفەی تەشغیلیە ئەوش کە موچەی فەرمانبەرانە و کاری سیانەیە. ئەگەر چی بە چاکردنەوەی ئەو دوو یەکەیە کۆی گشتی بەرهەمهێنانی تەزووی کارەبا لە وێزگەی بەرهەمهێنانی کارەبای دەربەندیخان دەگاتە بڕی 180 مێگاوات کارەبا لە ئێستادا، بەڵام پێ ناچێت چارەسەری گرفتی کەمی کارەبا بکات و خواستی پێدانی کارەبا بە هاوڵاتیان پڕ بکاتەوە. سەلام ڕۆڤ گەلی کوردستان، دەربەندیخان.